ئەوە دەرگای هۆڵی میدیایە ئەو هۆڵەی کە بڕیار بوو ژمارەیەک زانای ئاینی کۆڕێکی جەماوەری وەکو پشتیوانی بۆ موسڵمانانی فەڵەستین بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکەی دۆناڵد ترەمپ کە قودسی بە پایتەختی ئیسرائیل ناساندبوو لێ ساز بکەن بەڵام ئاسایشی هەولێر بەبێ هیچ پاسایەک دەرگای هۆڵەکەی داخست و ڕێگەی نەدا هیچ کەسێک بچێتە ناو هۆڵەکە بۆیە زانانی ئاینی بە ناچاری چالاکیەکەیان ئەنجام نەدا لەبەر دەرگا بەیاننامەیەکی ناڕزاییان خوێندەوە ئەو کارەی ئاسایشیان بە توندی ئیدانە کرد و بە ڕێگریکردن لە ئازادی ڕادەربڕین ناویان برد. ئیدانەی ئەو کارە نامەسئولانە دەکەین کە لەلایەن چەند کەسێکەوە ئەنجام درا بۆی ڕێگە لەوەک گیرا و ڕێگان لە جەماوەرگر ناهێر خەڵک بێت حتا لێرە کۆب بێتەوە ئەوەی هاتۆ بەڕێیان کردو ئەوەی هاتووە نردویانەوە تاوەکو کۆبوونەوەیکی جەماوەری گەورە دروست نەبێت. بەڵام پێیان دەڵین لێرەوە ئەو ڕۆژەی ئێوە لی دەترسێن هەردێ چونکن ئێوە مادام ڕابردووتان ئەوە پیس بێ و بەو شێوەیە بن لە 4-5 کەس بترسن لە کاتێکا لە قاعەیەکی ڕسمی بە شێوەیەکی یاسایی کار دەکا بەتاکید ئەو کورسی هەر لە دەست دەدەن چونکن ئەوە نەتیجەی گەندەڵی 26 ساڵی حکومڕانی ئێوەیە. بۆچی تەنها بە ئێمە دەوێرین کە بێچەچین بە ئێمە دەوێرین کە ئێمە هێزێکی مەدەنین هێزێکین دەمانێت بە ئاشتیانە بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەک دوور لە تونند و تیژی تەنها تعبیر لە ڕێی خۆمان بدەین. کو ئەو نیشتیمانە کو حکوومەتەکەی کاگنی چیروان بارزانی کە حکوومەتێکی وین کە فراوانە کە ڕێز کە مۆزەفێکی خواری خوارەوە ئیهانەی تەوقیعی وەزیرەکەی دەکا و قبوڵی ناکا و دەرگامان لێدا دەخا. بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە شاری هەولێر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئازادی خوازانی تووڕە کردووە ڕەنگە ئەو تووڕەیەش لە هەر ئان و ساتێکدا بێت بگاتە لووتکە و تەقینەوەیەکی جەماوەری بەڕووی دەسەڵاتەوە بەخۆ ببینێت. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئەو کارەی هێزە ئەمنیەکان کردیان ئیرهابێکی فکری بوو بەڵام ئەو کارانەیان تاسەر نابێت زۆریان نەماوە. لەم وڵاتە ئازادی نییە لەم وڵاتە ئەو ناوی کە بە دیموکراتی و دیموکراسی بازەکرێت تەنانەت حیبری سەروەرەقەیە هیچ دیکە نییە عملی نییە و ئەوەش دەگەینیتن کەوا خەڵک زنجیر بەس دەکرێت و زمان گیراو دەکرێتن و بگرە دەکرێت بڵێن ئەمە بەڕاستی ئیرهابەشی فکریە لە خەڵک دەکرێت ناگرێت کە ڕێی خۆی دەرببڕێتن بە ئازادی و تعبیرێکی دەرببڕێت بە تاکید ئەوەش کۆتایی پێدێتن و مدەی کەمە زۆری نەماوە. بەشێک لەو هاوڵاتیانەی کە مەبەستیان بوو لە کۆڕەکە ئامادە بن دەڵێن بەو کارانەی هێزە ئەمنیەکان دژی ئازادی ڕادەربڕین دەیکەن وا دەکا هاوڵاتیان متمانەیان بۆ حکوومەت و دەسەڵاتە نەمێنێت. لەوەی هاتبووین هاوخەمی خۆمان دەرببڕین لە بۆ مسلمانان بەگشتی بەڵام دیارە کە ڕێگری دەکرێتن بە ئاژاوی دەزانن دیارە چێ ئاژاوی دروست دەکاتن و دیارە چێ جێل و شێوێنی دروست دەکاتن ئەوە دوورە لەمە بەڕاستی ئەمە وەکو مسلمان تەنها ئاشتی دەخوازیین. پێشەوەی کاوە بکرێ ئەو هۆڵە بکرێ چەند تەلەبە و چەند نەفەرە چێنەکە فێرە ڕاق سوشتویان کردە بەس لەبۆ مامۆستای بەڕێز لەبۆ ئەو شتانە ڕێگە نادەن. هەرچەندە بۆ ئەنجامدانی کۆڕەکە زانانی ئاینی ڕەزامەندی وەزیری ڕۆشنبیریان وەرگرت بوو و هەموو ڕێکارێکی یاساییان ئەنجامدا بوو بەڵام جێگیری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری لە وەزارەتی ڕۆشنبیری کە سەر بە پارتیە بڕیارەکەی وەزیری ڕەت کردو و ڕێگری کرد چالاکیەکە ئەنجام بدرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.